یەکەم مەرحەلەی حامبوونی عەرەق لەسەر ئەمە بوو. مسلمانەکان کە عەرەقیانە خوردەوە ئەچوونە نوێژەوە نەیانەزانی چی ئەڵێن. بۆیە خوای گەورە فەرمی یا ئەیها الذین ئامنوا لا تقربوا الصلاة وأنتم چی؟ وأنتم سكارى بۆ حتى تعلموا ما تقولون بۆ ئەوەی کە بزان چی ئەڵێن. واتە ئەگەر لەبەر ئەمە نەبێ عەرەق حرام نەئەکرا مەرحەلەی یەکەم. بەس بۆیە حرامە بۆی کە بزان ئەڵێن چی. باش خۆی مەسەر خۆشین لە نوێژەکانمانە کەسمان سەرخۆشین کەس هیچ کاتی عەرەخۆرێکتان بینێ بێتە ناو سەفی جەماعەتەوە بڵێن کاکە بۆنی لێ بیکەنە دەرەوە ئەو چۆن هاتۆ بۆ نوێژ ئەو چی و تێش و دی بێتە ژوورەوە لەوە چ چەند شەقێکیشی تێ هەڵەی هەتاوەکو بیکەینە دەرەوە. باشە ئەم عەرەخۆرە ئەم سەرخۆشە فەرقی لەگەڵ ئێمەیان چییە؟ پرسیار لە جەنابتانەکە حەزم لە جوابە. ئەو ئاگای لە نوێژ نییە مەژاگامان لە نوێژ نییە بەڵام لەگەڵ سەفی جەماعەتە ئەویش بەرز و نزمیە کات و ئەویش هەموو شتەکان وەکو ئێمە لە بەرێتی خوێنێ. بەڵێ خۆشەویستەکان بۆیە خوای گەورە نوێژی لەسەر شێدانە ناوە بۆ چکە حتى تعلموا ما تقولون وأقم الصلاة لذكري لەبەر ئەوەی کە ئینسان فێر بێ چی ئەڵێ بۆ شوێ نوێژەکە و لە بەردەمی چیا وەستاوە و یادی چی ئەکەوێتە.